لە ڕۆژێکدا کە وڵاتیان ئەمەرێمە دەبن بە ژێر پێی پاڵەپەستۆی سەرەی موچەوە و گیان لە دەست دەدەن لە کاتێکدا چەند ساڵە حکومەت نیوەی موچەی موچەخۆران نادات و نیوەکەی دیکەشی لە وادەی خۆیدا دابەش ناکات و بەو هۆیەوە خانەنشینانی تەمەن 70 و 80 ساڵ لە نیوە شەودا سرە بۆ موچە دەگرن. داواکاری گشتی سکاڵا لە دژی مامۆستایەکی ئاینی دەجوڵێنێت و چاو لە ئاستی ئەو هەموو زوڵمەی دیکە دادەخات. دەسەڵاتی هەرێم لە ڕێگەی دام و دەستگا جیاوازەکانەوە بەردەوام لە هەوڵی دەستوەردانە لە کاروباری ئاینی و گوتاری مزگەوتەکان و گۆڕینی مامۆستایانی حەقبێژ بە خەڵکانی دڵخوازی خۆیان بۆ مەبەستە شەر جارە و پاساوێک دێننەوە. بۆیش باسی موسڵمان دەکەین لەبەر ئەوەی لە ڕۆژی قیامەتدا خوای پەروەردگار ئیلا ئیسلامی قبوڵە. لە نوێترین ڕووداویشدا بە بیانووی سوکاتی بەیادکردنەوەی بۆنی نەورۆز سکاڵا لە دژی مامۆستا ڕزگارکەریم و تاربێژی مزگەوتی شەیدان لە قەزای کۆیە تۆمار کراوە و ڕاستەوخۆ لە وتاربێژیش دوور کراوەتەوە. ئەمە لە کاتێکدا هەر لە ئامان ڕۆژدا دوو خانەنشینی بەتەمەنی ئەم هەرێمە کە هەموو تەمەنیان لە خزمەتدا خەرج کردووە لە سەرەی موچەدا بوون بە ژێرپێوە و ژیانیان لەدەستدا کەچی نەبڕیاری دەستگیرکردنی کەس درراوە و نەبەرپرسێکی باڵا شەرم دایدەگرێت و دەست لە کار دەکێشێتەوە. ڕۆژانە پەرلەمانتاران دۆسیی گەندەڵی و دزینی داهاتی ئەم هەرێمە ئاشکرا دەکەن و دایان دۆسییان داوەتە لایەن و دەستگا پەیوەندیدارەکان، بەڵام هیچ بە دوواداچوونێکی ڕاستەقینە و لێپرسینەوەیەک لە گەندەڵکاران نییە، یاخود بۆ دیزە بە دەرخۆنەکردن دەڵێن لیژنەی بۆ پێک دێنین و هەمووانیش دەزانن چەند ساڵ ئەنجامی لیژنە چییە، کەچی بۆ یەک ڕستە و ڕەخنە خێرا بڕیاری دەستگیرکردن و دوورخستنەوە بۆ مامۆستایانی دەردەچێت. ماوەی 8 ساڵە بەرپرسانی هەرێم لە ژێر پاساوی جۆرا و جۆردا وڵاتی و موچەخۆران دەچەوسێننەوە و بە ناوی قەیرانی داراییەوە دایان قەیرانی دیکەیان خوڵقاندووە. لە کاتێکدا لەو ماوەیەدا نرخی نەوتیش لە چەند دۆلارێکەوە بۆ سەر و 100 دۆلار بەرز بۆتەوە، کەچی داهاتی هەرێم دیار نییە و موچە و خزمەتگوزاری خراپتر بوون. بەڵام هیچ بەرپرسێ خۆی بە بەرپرسیار نازانێت و هیچ دەنگۆیەک نییە لێکۆڵینەوە لەو هەموو گەندەڵیە بکرێت. با پێچەوانەوە هەر لەم ساڵانەدا دایان مامۆستای ئاینی بە شێوازی جۆرا و جۆری لێدان و دوورخستنەوە و دەستگیرکردن کراونەتە ئامانج لەبەرەوەی قسەیان لەسەر گەندەڵی و کەم تەرخەمیەکانی دەسەڵاتداران کردووە. هەوڵەکانی دوورخستنەوەی مامۆستایانی ئاینی لە مینبەر و پەلامار و سەرکوتکردنەکان بۆ سەریان لە چوارچەوەی پیلانێکدایە کە چەند ساڵێکە لێوکەوتەکانی باشکرا دیارن و ئامانج لێی نێشتنی ڕەخنەیە لەو دەسەڵاتەی کە وڵاتیانی بەم ڕۆژە گەیاندووە. دەیانوێت بە دانانی کەسانی نزیک لە دەسەڵاتی خۆیان و دەستکاریکردنی گوتاری مزگەوتەکان ڕێگری بکەن لە گوتاری حەقبێژی کە ئاینی ئیسلام جەختی لێ دەکاتەوە.